بەڕێز دکتۆر نەوزاتی تۆتی مامۆستای زانکۆ لە بریتانیا و لەگەڵمان دەبێت لە ڕێگەی زوومەوە. دکتۆر سڵاو لێبێت، ماندوومان کردی، سوپاس بۆم دەرفەتە. دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم، ئەگەر سەیری ئەجەندای سەردانەکانی زەیدی بکەین، ئەمریکای هەڵبژار، دواتر ئێران، تورکیا و دەرچێتە سعودیە، دەکرێت کاریگەری و لێکەوتەی گەورەی ئابووری لەم سەردانەدا چاوەڕێ بکەین؟ بله، دوای زۆر سپاس. بێگومان خودی سەردانەکە یعنی یەکەم جا بە ئەمریکا، دواترش بۆ ئیران، ئەوجا بۆ تورکیا و سعودیەش کە ئەمڕۆ چەند ڕۆژی داهاتوو دەکرێتن. ئاماژەی ئەولەویاتە، یعنی کام دەوڵەت بوویان گرنگە. بەڕاستیژی ئەمریکا بە پلەی یەکەم دێت بە نسبەت عێراق کە دەوڵەتێک جار گرنگە و دەتوانێت کارگەرێک جار گەورە بە تایبەتیش کە باسی ئابووری دەکەن لە ڕووی ئابووریە کارگەرێکی زۆری لەسەر عێراق دەکەن. ئێوە ئەزانن کە زەیدی کە سەردانی واشنگتۆن کرد، یەکێک لە مەلەفە هەرە گرنگەکان کە لەوێ باسی کرد مەلەفی ئابووری بوو. بە تایبەتیش خۆی زەیدی باسیەوەی کرد کە لەوانە عەلاقاتی ئێمە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ئەمریکا لە ڕووی سەربازیە لە مانگی دیسەمبەر پێبێت، بەڵام دەچیە قۆناغێکی نوێتر کەش قۆناغی وەبەرهێنان و پەیوەندی بازرگانی و ئابووری وەبەرهێنانە لە عێراقدا. بە پەیوەندیەکی قوڵ و استراتیژی لە نێوان ئەم دوو وڵاتە دەکرد. ئێوە ئەزانن کە لە میانی سەردانەکەیشدا نزیکی وەزارەتی خزانە ئەمریکا خۆی ئاماژەی داکرد کە بە بڕی 60 ملیار دلار گرێبەست ئەوانە وەزیر کە لە نێوان تەنانەت 48 ڕێککەوتنی بازرگانی لە نێوان عێراق و ئەمریکا واژۆ کرا لە سەردەمی کاتێک زەیدی سەردانی واشنگتۆن کرد. کەواتە کۆمەڵێکی زۆر گرنگ یعنی گەورە کۆمپانیەکانی وەکو ئەکسۆمۆبیل، شێفرۆن، هالیبرتون و زۆر کۆمپانیای تریش گرێبەستیان لەگەڵ کراوەکەین لە بین لە عێراق لە باری وزە، لە باری کارەبایە، لە باری ژێرخانی ئابووریە، لە باری تەنانەت ئینتەرنێتە و تەنانەت ئەو لولەکێشەی کە لە کەرکووکەوە دەچتە بانیاس لە لان شێفرۆن لە پێدراوەکە و کارەکەی بکردن. بەڕاستی ئەمانە کۆمەڵێک پرۆژەی ئابووری زۆر گەورە و استراتیژی و کارگەرێک جار گەورەشی دەبێت ئەگەر جێبەجێ بکرێت مەبەستن لەبەرەوەی کە هێشتا ژینگەی عێراق لەوانە ئەو شوێنە نەبێت کە بتۆ کۆمپانیەکان بتن بە ئاسایی کارەکانی خۆیان بکەن. بەڵام ئەگەر ئاساییش دابیر بکرێت و ئەو ڕێککەوتنانە جێبەجێ بکرێت، بەڕاستیژی کارگەریەکێک جار زۆری دەبێت لەسەر یەکەم دەرفەتی کار زیاد دەبێت و وەبەرهێنان لە عێراق زیاد دەکرێت. ژێرخانی ئابووری عێراق بەهێزتر دەبێت، دەتوانێت کێشەی کارەبا چارەسەر بکرێتن. لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە عێراق لێ ئەو دەوڵەتە گوشەگیرە نابێتن کە هەموو کات هەمومان دەبینی، بەڵکو دەبێتە دەوڵەتێکی گرنگ لە ڕووی ئابووری لەسەر ڕاستی ناوچەی سووریاوانە دەتوانێت کارگەرێکی زۆر باش بەتایبەتیش خەتی بانیاس و عێراقی خاتێکی زۆر گرنگە دەتوانێت لە ڕووی فرەجوورکردنی سەرچاوەی داهات. ئێوەزان عێراق کێشەیەکی گەورەی لە ڕووی هەنادارکردنی نەوتیە، گەڕووی هەمز بگیرێت عێراق چی قەیرانێکی ئابووری گەورە دەبێت بە نەوتەکە هەنادانەکرد. کەواتە ئەو ڕێگەی بانیاز دەتوانێت فرەجوورکردنی ڕێگەی هەنادارکردنی ناو کارگەرێکی زۆر باش دەبێت لەسەرەوەی عێراق تەنیا ئەحتیمال لەسەر ڕێگەیەک نەکرد. بەڵێ کاک دکتۆر باسی کرد کە ئەم سەردانانە دەکرێت دەرفەتی گەورە بن و دەکرێت سوودی گەورەی ئابووریان بۆ عێراق بێت، سوودی گەورەی بازرگانی و تەنانەت لە دوای شەباسی وزە و کرد. ئایا عێراق خۆی ئامادەگی تایە و ئایا ئەو پایانەی تایە عێراق کە بتوانێت ئیستیسماری گەورە لەم سەردانانەدا بکە؟ وەکو ئاماژەم بێت لە ڕووی ئابووریەوە بەڕاستیژی زەیدی دیارە ئەیوێتن کۆمەڵێک هەنگاوی گەورە باش لە ڕووی ئابووریەوە. بەڵام ئایا ژینگەی عێراق لە ڕووی سیاسی لە ڕووی ئاسایش دابینکردنی ئاسایشە گونجەوە باوەی کە ئەوە بەرهێنان لە عێراق بکرد؟ بەڕاستی لێرەدا جگای پرسیارە، لەبەرەوەی کە هیوازانی بۆ نمونەیەکێک لە مەرجە گریگەکانی ئەمریکا باوەی کۆمپانیەکان بێ لە عێراق بەرهێنان بکەن، ئەوەیە کە دەبێت ئەمن و ئاسایش هەبێت. ئەمن و ئاسایشی پێستی بەوایە عێراق سیادەی خۆی بپارێزی، سەربەرە خۆی بپارێزیت. ئەو گروپە چەکدارانەی کە ئێستا کار و چالاکی دەکەن لە دەوری دەسەڵاتی حکوومەتی عێراق دەبێت کۆنتڕۆڵ بکرێن یان لە چەکدا ماڵێن ببینە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق تاکو ئەو ژینگەی کە باسم کرد فراهەم بکرێت. تەنانەت هێوازان لە سەردانی بۆ ئیرانیش کۆمەڵێک ڕێککەوتن واژۆ کراوەوەی کە ئێستا چاویش باسی کرد سەبارەت بە تورکیا بەڕاستیژی جوارێ دەکرێتن کۆمەڵێک ڕێککەوتنی زۆر گرنگ لەگەڵ تورکیا واژۆ بکرێت بە شێوەیەکی گشتی. من پێم وایە 4 مەلەفی زۆر گرنگ هەنە علی زەیدی لە تورکیا مناقشەیە گفتگان سەردەکەتن. یەکێک مەلەفی نەوتە، نەفت و گازە، مەلەفی ئاوە، ئاسایشەوەی کە جناب ئاماژە پێکرد مەلەفی ئەوەی ڕێگەی گەشە پێدان یا ڕێگەی ئاسایی. باش لەگەڵ تورکیا پێ دوایە بە تایبەت لە پرسی هەناردەی نەوت لە عێراقەوە پێ دوایە بگاتە ڕێککەوتن، چونکە ئەم بابەتە بابەتێکی بووە پێشتر ناکۆکی هەبووە لە نێوان تورکیا و عێراق و ئێستا بە شێوازێکی کاتی
ڕێگە دەدرێت نەوت لە عێراقەوە هەناردەی بازارەکانی جیهان بکرێ بۆ تورکیا و دواتریش بۆ بازارەکانی جیهان. پێ دوای ئەم ڕێکەوتنە کاتیە لەم سەردانەوە ڕێکەوتنێکی استراتیژی و دوورمەودا بە دوای خۆی دابێنێ؟ خۆی تورکیا بەرنامە و استراتیژیەتی هەیە ئێوە ئازانی کە استراتیژیەتی بەتایبەت تورکیاوەیە لە عێراقدا چ لە ڕووی ئابووریە بی چ لە ڕووی سیاسیە بی چ لە ڕووی بەرهێنانەوە بیتن پێگەی خۆی بەهێز بکاتن بەتایبەتیش لەبەرەمە بەتایبەت لە ڕووی ئابووری بە کاماژەن پێکە تورکیا زۆر پێستی بەیراق هەیە لە ڕووی وزە و سەرچاوی نەوتەوە کە عێراق دەوڵەتێکی گەورەیە یەکێکی جار گەورەی نەوت و گازی هەیە لەبەرەمە لە ڕێگەی هەم لە ڕێگەی ئاسلین هەم لە ڕێگەی سەرچاوی سروشتی عێراق یعنی تورکیا دەیەوێتن عێراق زیاتر اعتمادی لەسەر تورکیا بیتن تورکیا بە کوڕێڕەوەی بۆ هەناردەکردن و گاز وانە بازارەکانی جان کەواتە لەم چارچەوەدا دەتوانم بڵێن تەنانەت تونبارێکیش هەوڵی زۆری داوە ئەگەر سەیری بکەی یعنی تونبارێک لوێنەری ئەمریکا کە هەم پۆلیسی ئەمریکا لە تورکیا و لوێنەری تایبەتیشە لە عێراق هەوڵێکی زۆری داوە هەم تورکیا هەم عێراق هەم سووریا پێکوە لە ڕووی ئابووریە لە ڕووی پروژەی گەورەوە ئەوانە پێکوە گرێ بدرێن ببنە کوتلایەکی جار گەورە لەسەر ڕاستی ڕۆژهەڵاتی ناوەستانان بەسیار کرد بۆ هاوسەنگێز لەسەر ڕاستی ناوچیکار ببنە کوتلایەک هاوسەنگێز سابگەن لەبەرەمە بەڵێ تورکیا هەموو هەوڵەکەدا لە ڕووی ئابووری هەم ئاستی وە بەرهێنان یعنی هەناردەیکردن لە عێراق زیاتر بکات ئێوە ئازانی کە بازارێکی زۆر استراتیژیە بۆ تورکیا و زۆربەی شتومێکی تورکیا لە عێراق ساغدای کرێتەوە ئەوە بازارێکی جار گەورەیە وەکو گوتم لە ڕووی ئابووریشەوە بەڵام کێشان لە نێوان هەیە یعنی دوو کێشەیەکی سەرەکی هەیە یەکێک کێشەی پەکێکە یاخود بڵێن کێشەی ئەوەی تورکیا ناوی لەنا کێشەی پەکێکە ئەوانە کە تا چەند دەتوانێت هەمووی یاوەکاری لە نێوانیان هەبیتن بەڕاستیژی هەرچەند لە عێراقدا هەنگاوی هەڵیشتووە بەڵام ئەمە لە ڕووی ئاسایشە کێشەیەکی گەورەیە تورکیا بەشێکی زۆری خاکی هەرێمی کوردستان لە ناوچەسپێرەکاندا گیر کرد یاخود بڵێن سەروەری عێراقی کەشێت کرد تورکیا عێراق چون دەتوانێت ڕوبەڕووی ئەمە یعنی گوشار لەسەر تورکیا بکرد لە ناوچەسپێرەکە بۆ نمونە بکەشتەوە کێشەیەکی گەورە مەسەلەی ئاویش مەسەلەیەکی دیترە بەڕاستیش عێراق بەردەوام گلەی هەیە کە وەکو پێویست بەشی عێراق نابێتەمانە کۆمەڵێک مەلەفن بەڕاستیژی لەگەل بەرپرسانی تورکیا گفتگوی لەسەر دەکرێتن بەڵام بە شێوەیەکی گشتی بە کامەژان پێکرد تورکیا بەرنامەیەکی استراتیژی گەورەی هەیە هەم بۆ عێراق هەم بۆ سووریا هەم ناوچەی ئیران بکاتن هەم بتوانێتن ئەو پێگا و نفوذی هەیە کە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووریەوە لە عێراق بەهێزتر بکاتن زۆر باشە سەردانی عەلیزەیدیش بەڕاستیژی خۆی لە خۆی ئاماژەی ئەوەیە کە سێیەمین دەوڵەت تورکیا معنایەوەی لە ڕووی گرنگیەوە بۆ عێراق لە ڕێزی سێیەم بێت باش هەرێمی کوردستان لەکوێی ئەم هاوکێشەیە هەرێمی کوردستان لەکوێی ئەم دەرئەنجامی سەردانانەدایە ئایا بەرهەمێکی باشی هەبێ بۆ عێراق هەرێمی کوردستان چۆن دەتوانێت کارێ بکە سوودمەند بێت لە دەرەنجامی ئەم سەردانانە هەرێمی کوردستان باشێکە لە عێراق کاتێک پەیوەندی عێراق و تورکیا بەهێز دەبن بەڕاستیژی کارگەری ئەگەر لە ڕووی ئابووریە بەهێز ببن شەریکات بێنە عێراق و هەرێمی کوردستان بێگومان کارگەری باشی لەسەر هەرێم دەبیتن بەڵام هەندێک جارات بەڕاستیژی مەترسی هەیە ینی هەندێک جار مەترسی ئەوە هەیە احتماڵە ئەو پەیوەندیانە یاخود کۆمەڵێک ڕێککەوتن بکەیتانە لەسەر حساب هەرێمی کوردستان بێت ئێوە ئەزانن تورکیا سیاسەتێکیە بوو کاتێک پێیەکەی لە عێراق لاواز دەبوو احتمالی لەسەر هەرێمی کوردستان دەکرێت هەرێمی کوردستانی وەکو کارتێکی بوشە لە دژ عێراق بەکار بێنە یعنی مەدیتما لە دوای 2003 ئەمە بەردەوام هەبووە ینی کاتێک دەبینی عێراق لە ڕووی سیاسیە یاخود تورکیا لە ڕووی سیاسی نەیتوانێت کارگەری سەر بەغدا بگەن بەو شێوە بوو کە لە بەغدا زۆر زیاتر سیاسەتی تورکیا کراوە احتمالی لەسەر کورد یاخود فاکتەری کوردی کرا باید جوورێک گوشار لەسەر بەغدا دۆست بەڵام کاتێک پەیوەندیەکانی بەغدا و تورکیا بەرەو پێش دەچن یاخود بەهێز دەبن چ لە ڕووی سیاسی بی چ لە ڕووی ئاسایش بی چ لە ڕووی بازرگانی بی بێگومان دەکرێت ئەمە کارتێکی گوشار لەسەر هەرێمیش دروست بکات یاخود زیاتر مەسەن ئەولەویەتی تورکیا بەرەو بەغدا بچێتە و کار زیاتر احتمالاً پێگەی هەرێم لەو هەڵکێشەدا لاواز بی بەتایبەتیش زۆر جامەژەمان پێگیری بۆ نمونە ئەو پروژەی تۆمبارەکەیەتی کە دەیەوێتن عێراق تورکیا سووریا وەکو کوتلایەکی گەورە هێزێکی گەورە بی لە ڕووی ئابووری لە ڕووی بەرهێنان تەنان لە ڕووی سیاسیشەوە لەوانە ئەمە لەسەر لە کوتایداش بە زیانی هەرێمیش یعنی کورد بە شێوەیەکی کوردی بشکێتەوە لەبەر ئەمە ئەوان دامی سترۆکمان پیاوی بەهێز بکەن لە بەغدا لە دیمەشق لە تورکیا بەڕاستیژی لەوانە کارگەری خۆی بەسەر پێگەی کورد بە شێوەیەکی گشتی مەبەست لەبەر ئەمە بۆ هەرێمی کوردستان لەلا گرنگە تورکیا بەشێکی ئابووریەوە زانن دەڕۆزایەکە بۆ پێکوەگیرەدان هەرێم لەگەلتەوە گرنگە پەیوەندی باشی لەگەل تورکیا بەڵام لەگەل هەمان کاتیشدا بەهێزی فاکتەری کوردی من پێم وایە بۆ خودی ناوخۆی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ئەگەر کورد لێگرتوو بێ بەهێز بیت
پارلمانێکی کارای هەبی کێشەکانی ناوخۆچە سەر بکەین من پێم وایە ئەگەر کارگەری دەوڵاتانی پێشەبێ سنووردا دەبی بەڵام ناکۆکیەکانی زۆر ناخۆ باش. بێگومان مخابن کارگەری فرا سەر پێی